یەکێ لەو پێناسانی کە بۆ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەکرێت و پێناسەیەکی محتەبەرە کە ویش لە ئەنجامی ئەو بۆشایی لە ڕۆڵی حکوومەت لە مابینی حکوومەت و ڕۆڵی حکوومەت لە مشتەمەعە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەتوانن ڕۆڵی تیابژێڕن. بەداخۆی ئێستا دەبینین حکوومەت یاریمی کوردستان نەک لە مەسەی پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و سنوورەکان و خاچی کوردستان تەنانەت لە وەزیفەی خەدەمات و وەزیفەی ئابووری لە خزمەت گوزاریەکانیش ڕۆڵی کشاوەتەوە لەوە دۆخێکە لە ڕاستیە مەسئولیتێکی زۆر گەورە ڕوبەڕووی ئەو ڕێکخراوانە دەبێتەوە کە بەجددی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی و تەنیا ڕێکخراوی پرۆژەنین لە ڕاستیە لە ڕاستیە بەرپرسیارەتی گەورە لەسەر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و هەمومان هەیە کە ڕێگری بکەین لەو پێشێلکاریانەوە لەو دەست درێژانی دەوڵەتی تورکیا دەکاتە سەر هەرێمی کوردستان. لە ڕاستیا دەکرێت بڵێن کە ڕۆڵی ڕێکخراوەکانی مەدەنی لەسەر هەر پێشێلکاریە کە بەرامبەر بە کۆمەلگا بە هاوڵاتیانی کۆمەلگایکی دیاریکرا و دەکرێت لەوە سەرچاوە دەگرێت کە بە حکومی کە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەنگ و ڕەنگی خەڵکن و بە جۆرێک لە جۆرەکان نوێنەرایەتی خەڵک دەکەن لەو ڕوانگەیەوە دەکرێت ڕۆڵی ئەوان بریتیوێ لە ئاسی ناوخۆی بریتە لە دروستکردنی فشار لەسەر حکوومەت لە ڕێگەی چالاکی مەدەنی و چالاکی سەر شەقام و بە جۆرەکان هەڵمەتەکانی پاڵپشتیکردن بۆەوەی کە حکوومەت استیجابەی هەبێت بۆ هەر کارێکی نەخوازرای خود بۆ هەر پێشێلکاریە کە لایەن وڵاتانی دراوسێەوە دەکرێت بۆی کە دەبێت حکوومەت استیجابەی هەبێ بێگومان لەسەر ئاستی نێودەوڵەتیشە دەکرێت ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە ڕێگەی هاوبەش و هاوکارەکانیان لەسەر لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و گەیاندنی ئەو جۆرە پێشێلکاریانی کە دەکرێت بە نوێنەرانی وڵاتان و قنسڵی وڵاتان لە وڵاتەیە ئەو دەنگانە بگەنەوە ناڕزایەتیانە بگەێنن بۆەوەی کە فشارێک دروست بکرێن لەسەر ئاسی ناوخۆی هەم لەسەر ئاسی نێودەوڵەتی بۆەوەی کە چۆن دەڵێ بە جۆرێک لە جۆرەکان استیجابەیەکە بێ بۆ پێشێلکاریانی کە ڕاستیە بەداخەوە لە هەرێمی کوردستانە وەکو هەر سێکتەرەکانی تر دەبین لە هەرێمی کوردستانیشە دەنگ و ڕەنگی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیش بە جۆرە جۆرەکان دابەش بوون کە من دەتوانم بڵێم کۆمەڵێک ڕێکخراوی جدی هەن کە دەکرێت بە ڕێکخراوی سربەخۆ ناوێن بەریت بەڵام لە هەمان کاتە کۆمەڵی ڕێکخراوی تریشێت هەن کە پاشکۆی حزب و لایەنە سیاسیەکان بۆی ئەم دابشکاریەوەی کردووە کە لە کۆدەنگی دروست نەبێت بۆی کە فشار دروست بکرێت لەسەر حکوومەت لەسەر لە ئاسی ناوخۆیە بەڵام بێگومان وەکوتمە و ڕێکخراوانی کە جددین هەمیشە ئەو جۆرە ناڕزایەتیانە ئەو جۆرە پێشێلکاریانە دەگەن بە کۆمەلگای نێودەوڵەتی چ لە ڕێگەی سەردانیکردنی ئەو قنسڵ و نوێنەری وڵاتان بێت لە ناوخۆی هەرێم چ لە ڕێگەی راپۆرتکردنی ئەو پێشێلکاریانەوە کە هەیە و لە هەمان کاتە هەڵمەتەکانی هوشارکردنەوەی هاوڵاتیان بۆی کە فعلەن ئەوەی کە دەکرێت پێشێلکاریەوە ئەوەی کە بەرپرسی یەکەمە بۆی بە دەنگ بێت لەسەر پێشێلکاریانە حکوومەتە